خۆشەویستان دیارە بابەتە هەونەرەکان لە پرۆگرامی کورسات مەگەزین لە هەر پارچێکی کوردستان بێت ئەبێتە بەشێک لە پرۆگرامەکە چجای وەک هەواڵ بێ یاخود وەک وەرگرتنی زانیاری دروست بێت لە ئامەد لە مێرسین شانۆیەک نمایشکراوە بابەتی شانۆی و نمایشکردنی شان و گەیاندنی پەیامەکانەوە بە تایبەتیش لەو ناوچانەی کوردستان کە تەڕادەیەک نەبوونی سربەخۆی خۆیانێ لە ڕێگای شانۆکانەوە ئەتوانن پەیامی خۆیان ئاڕاستە بکەن و بۆ شێواز و ستایڵانی کە هەیەەوە ئەو شانۆیانش کە دەقی جیهانین و ئەهێنرێن و وەرجێڕانیان بۆ کرێتە نمایش بکرێت و بتوانرێت تایدا ئەکسرە دیارەکان و پەیامی خۆیان لە ڕێگای ئەکتین و حیواری نێو دەقەکەەوە بگەێنە بینەر و بوونی شان و هەبوونی شانەوە لە هەر شوێنێک بێت هەمیشە پەیامی تایبەتی خۆیان گەیاندووە بە بینەرەکانیان. تیپێکی شانۆیی ئامەد لە مێرسین شانۆیی هەماژن ئەلیزابێسیان نمایش کرد. شانۆیەکە لەلایەن نووسەری ئیتاڵی و خاوەنی براوی خەڵاتی نۆبڵ داریۆفۆ نووسراوە لەلایەن دلاوەر زراق بۆ زمانی کوردی وەرجێڕاوە. شانۆیەکە باس لە ئازارەکانی ژنێکی ئازاکات کە چۆن ئامانجی هەیە بۆ ژیانێکی باشتر هەنگاو بنێت بەڵام ڕوبەڕووی خیانەت و خۆشەویستی و ئازاردانی کۆمەڵگا بێتەوە. شانۆیەکە لەلایەن بەرفین ئەمەکتار کاری دەرهێنانی بۆ کراو لە هۆڵی کۆنگرەکان لە شارەوانی مێرسین نمایشکراوە.